بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان. لێرەش گەیشتمە بابەتی ڕاهێنانی ئازاد. هەر یەک لەم بڕانە شیتەڵ بکە. پرسیاری 23 ئایا بە چ ڕێگەیەک ئەو بڕا جەبریە شیتەڵ بکەم؟ تەمەشا دەکەم هیچ کۆڵکەچی هاوبەش نییە لە مابەینی ڕادەی یەکەم و ڕادەی دووەم. کاتە کۆڵکەی هاوبەش نابی. ڕێگەیەکی دیکە هەیە ناوی ڕێگەی جیاوازی لە مابەینی دووجا. ئەویش بە مەرجێک کە مەرجەکان هەبن لەو پرسیارەی. 4 مەرجە. یەک لە مەرجەکان ئەوەیە کە پرسیارەکە تەنیا لە 2 ڕادە پێکاتبی. لێرەش وایە مەرجی یەکەم ڕادەی یەکەم و ڕادەی دووەم. مەرجی دووەم ئەوەیە کە هێمای کەم هەبی لە مابەینی 2 ڕادەکان. هێمای کەم هەیە. مەرجی سێم کە ژمارەکان دووجای تەواو بن. وایە 1 دووجای تەواوە، 25ش دووجای تەواوە. مەرجی چارەم پیتەکان هێمایەکەیان جووتبی. کەواتە هەموو مەرجەکان هەیە. ئێستا ڕێسایەکەی بەکاردەینە. ڕێسایەکەش ئەوەیە کە 2 کەوانە دەکرێتەوە و تەمەشای ڕادەی یەکەم دەکەم. 1 بریتیە لە 1 جاران 1. 1 لێرە دەنووسرێ، ئەوی دیش لێرە. پاشان لە کەوانەی یەکەم کۆ، لە کەوانەی دووەم کەمی دەنووسم. ئەوجە دێمە لای ڕادەی دووەم 25 بریتیە لە 5 جار 5. پاشان س تواندوو بریتیە لە 1 س لێرە، 1 دانەش لێرە. ئەوە شیتەڵ کرا ئەو پرسیارە. پرسیاری 24 بە هەمان شێوە هەر 4 مەرجەکان هەیە. کەواتە دەست پێ دەکەم. 81 واتە 9 جاران 9. کۆ لێرە، کەم لێرە. ئەو پیتە تواندوو واتە 1 دانەی لێرە، 1 دانەشی لێرە. 4 واتە 2 جاران 2. س تواندوو واتە 1 دانەی لێرە، 1 دانەشی لێرە. تەواو. پرسیاری 25 بە هەمان شێوە 16 یەکسانە بە 4 جاران 4. پیتەکە یەکەچیان لێرە، یەکەچیان لێرە. کۆ وەکەم 9 واتە 3 بە 3. پیتی د تواندوو واتە 1 دانەی لێرە، یەکیشی لێرە. پرسیاری 26 121 واتە 11 جار 11. س تواندوو واتە 1 دانەی لێرە بنووسم، یەکیشی لێرە بنووسم. هێمای کۆ لێرە، هێمای کەم لێرە. ئەو 4 دەکاتە 2 جاران 2. پرسیاری 27 بە هەمان شێوە 144 واتە 12 جار 12. کۆ لێرە، کەمیش لەو کەوانەی 25 واتە 5 جار 5. پیتەکە تواندووە واتە 1 توان لێرە، 1 توانیش لێرە. پرسیاری 28 81 9 جار 9. کۆ وەکەم 169 واتە 13 لێرە، 13ش لێرە. س وە پیتی س. ئێستا هەر یەک لەم بڕانە بە کۆڵکەی هاوبەش شیتەڵ بکە. پاشان بە جیاوازی دووجا. ئەگەر تەمەشای پرسیاری 29 بکەم یەکسەر ناتوانم یاسای جیاوازی دووجا بەکاربینم، چونکە ئەو ژمارەیە دووجای تەواو نییە. ئەو ژمارەیەش دووجای تەواو نییە. پێش هەموو شتێک دەبی ئەمن
هەوڵ بدەم ئەگەر کۆڵکەی هاوبەش هەبوو کۆڵکەکەی ببینمەوە. لە مابەینی 52 کۆڵکەی هاوبەش ژمارە 2 لە دەرەوەی کەوانە. لە ڕادەی یەکەم 50 دابەش 25 پیتەکەش هەمووی دەنووسرێتەوە. کەمەکە دێتە خوارێ 2 دابەش 2 یەکسانە بە 1. ئێستا ئەگەر تەمەشای ڕادەکانی ناوکەوانەی بکەم دەتوانم یاسای جیاوازی لە مابەینی دوو جا بەکاربینم چونکە هەر 4 مەرجەکان هەیە کەوابوو ئێستا 2 کەوانە دەکرێنەوە. 25 دەبیتە 5 بە 5 پیتەکەش 2 دانەیە، یەکی لێرە دەنووسرێ یەکیشی لێرە، کۆ لێرە کەم لێرە، یەک لێرە یەک لێرە چونکە یەک جاران یەک هەر دەکا یەک، کەواتە یەک ژمارەی 2 جایە. زۆر کەس ڕەنگە ئەو شتەی لەبیر بکەن. پرسیاری ژمارە 30. پێش هەموو شتێک کۆڵکەی هاوبەش ببینمەوە لە مابەینی ڕادەی یەکەم و ڕادەی 2. ژمارە 3 کۆڵکەی هاوبەشە، لە هەمان کات پیتی 3 کۆڵکەی هاوبەشە. 300 دابەش 300 کەم پیتی 100 تواندوو هەمووی مایتەوە لێرە. ئێستا ئەو ژمارانە ئەو ڕادانەی ناوکەوانەی دەتوانم دیسان شیتەڵ بکەم، بەڵام کۆڵکەی هاوبەش دەبی بنووسرێتەوە وەکو خۆی. کۆ لێرە کەم لێرە، ڕادەی یەکەم 100 واتە 10 لێرە 10 لێرە 10 جاران 100. ڕادەی دووەم ئەو پیتەیە یەک دانەی لێرە یەک دانەشی لێرە، ئەوە شیتەڵەکە تەواو بوو. پرسیاری 31 بزانم چ هاوبەشە؟ 5 هاوبەشە. لە ڕادەی یەکەم 20 دابەش 5 4 پیتەکە هەمووی 45 دابەش 5 9 وە پیتەکە هەمووی. ئێستا 5 دەنووسرێتەوە، 2 کەوانەی لە تەنیشتێک دەکرێنەوە. 4 واتە 2 جار 2 پیتەکەش تواندووە واتە یەک دانەی لێرە یەک دانەی لێرە، لێرە کۆ لێرە کەم 9 واتە 3 لێرە 3 لێرە، پیتی تواندوو واتە یەک دانەی لێرە یەک دانەشی لێرە، شیتەڵەکە ئەو های لێ هات. ئەو شیتەڵە 3 کۆڵکەی هەیە. پرسیاری 32 کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو دوو ڕادەیەی ژمارە 2. 18 دابەش 29 پیتی 3 تواندوو 32 دابەش 2 16. ئێستا ناوکەوانەکەی دیسان شیتەڵ دەکرێت جارەکی دی. 2 کەوانەی گەورە 9 واتە 3 جار 3 پیتی 3 لێرە پیتی 3 لێرە کۆ لێرە کەم لێرە 16 واتە 4 جار 4 تەواو. پرسیاری 33 لێرە چ ژمارەک کۆڵکەی هاوبەشە؟ ژمارە 2 و پیتی م کۆڵکەی هاوبەشە. چماوە 242 دابەش 2 واتە 121 کەم 50 دابەش 2 واتە 25 پیتی 3 توانی 2 یەکسانە بە 2 پیتی م 2 کەوانەی گەورە دەکەمەوە یان هەردوو کەوانەی دەکەمەوە 121 دەکاتە 11 جار 11 لێرە کۆ لێرە شکەم 25 یەکسانە بە 5 جار 5
س تواندوو واتە پیتی س توان یەک و پیتی س توان یەک ئەوە شیتەڵەکە تەواو بوو. پرسیاری ژمارە 34 لە مابەینی 507 و 75 چ هاوبەشە؟ سێ هاوبەشە. کۆڵکەی هاوبەشە 5 دابەش 3 1 2 دەمێنێتەوە 20 دابەش 3 6 6 زاران 3 18 2 دەمێنێتەوە 27 دابەش 3 9 پیتەکە هەمووی دەمێنێتەوە تواندوو کەم 7 دابەش 3 2 2 جاران 3 6 1 دەمێنێتەوە 15 دابەش 3 5 پیتەکەش هەمووی بەخۆی و بە توانەکەی دەنووسرێتەوە. ئێستا ناوکەوانەکە دیسان شیتەڵە چی دیکە؟ ئەو سێی نابی لە بیرکەم، دوو کەوانەی ئەوها بکەمەوە لێرە. سەد و شەست و نۆ واتە 13 جار 13. پیتەکەش یەکەچیان لێرە بنووسم، ئەوی دیش لێرە بنووسم. کۆیەکەی لێرە بنووسم، کەمەکەش لێرە. 25 واتە 5 جار 5 و پیتەکەش یەکەچیان لێرە، ئەوی دیش لێرە بنووسم. ئەوها شیتەڵ کرا ئەو پرسیارە. شیتەڵ بکە پرسیاری 35 ئایا مەرجەکان هەموو هەیە؟ بەڵێ. ئەوە لێرە کۆڵکەی یان ڕادەی یەکەمە، ئەوەش ڕادەی دووەمە. ڕادەی یەکەم تواندووە هەمووی واتە دوو جای تەواوە، ڕادەی دووەمیش دوو جای تەواوە چونکە 81 دەکەنەوە جار 9 کەواتە دەتوانم ڕێسای جیاوازی مابەینی دوو جا پەیڕەو بکەم. ئەو پرسیارە چونکە ڕادەی یەکەم بەخۆی لە ناو کەوانەیە کەواتە لێرە پێویستم بە کەوانەی گەورە هەیە و جودایان بکەمەوە لە کەوانەی گچکە. لە کەوانە گەورە یەکەم ئەو کەوانەیە هەمووی دەنووسرێتەوە جارێکی دی، بەڵام تەنیا توانی یەک کەواتە ئەوها سێ پیتی م کۆ یەک. دیسان لێرەش سێ پیتی م کۆ یەک. ئەوجە لێرە کۆی دەنووسم، لێرە کەمی دەنووسم، پاشان ئەو 81 دەبیتە 9 جار 9 1 9 لێرە 1 9ش لێرە. ئێستا ئەو کەوانانە لا دەبم، تەنیا ژمارەکان دەنووسمەوە. سێ پیتی م کۆ یەک و کۆ 9. دیسان لێرەش سێ پیتی م کۆ یەک کەم 9. ئەوجا ئەگەر ڕادەی لێکچوو هەبوو چاچیان دەکەم. سێ پیتی م بەتەنەیە وەکو خۆی دەنووسمەوە، کۆ یەک کۆ 9 واتە کۆ 10. دیسان سێ پیتی م کۆ یەک کەم 9 واتە کەم 8. ئەوها لێ دێ ئیدی ئەگەر بمەوێ کەوانە گەورەکان دەکەمە کەوانەی گچکە، دەبیتە سێ پیتی م کۆ 10 و سێ م کەم 8 یان نێگەتیڤ 8. تەواو. پرسیاری 36 دیسان دوو ڕادەیە، یەکەچیان لێرەیە و یەکەچیان لێرەیە. چونکە ڕادەی دووەم بەخۆی لە ناو کەوانەیە کەواتە پێویستم بە کەوانەی گەورە دەبی لە کاتی شیتەڵکردن. ڕادەی یەکەم 25 س تواندوو، پێنجێک لێرە دەنووسرێ لەگەڵ س، پێنجێکیش لێرە دەنووسرێ لەگەڵ پیتی س. ئەوجە کۆیەک لێرە کەمەک لێرە. ڕادەی دووەم بە کەوانەوە دەنووسرێ، تەنیا ئەو توانەکە دووە، یەکیان لێرە دەنووسرێ یەکیشیان لێرە کەواتە کەوانەم پێویستە کەوانەی گچکە 4 س کۆ 5 لێرەش 4 س کۆ 5. ئەو کەوانەیە زۆر گرنگە بە تایبەتی لێرە چونکە هێمای کەم هەیە. ئەگەر کەوانەکەی نەنووسم پرسیارەکە هەمووی هەڵا دەردەچی. ئێستا ئەگەر لە پێش کەوانە هێمای
کۆ هەبوو ئەوە تەنیا کەوانەکەی لا دەبەم ژمارەکان هێمایەکەیان وەکو خۆی دەمینێتەوە، بەڵام ئەگەر کەم هەبوو دەبی ئاگام لێبی، کەواتە کەوانە گەورەکەی یەکەم تەنیا دەنووسم 5 پیتی س کۆ 4 پیتی س وە کۆ 5. کەوانەی دووەم گەورەکە ئەگەر کەوانە گچکەکەی لابەم ئەو های لێدێ 5 س کەم 4 س وە کەم 5. ئەو کەمە لە چێ هات بەخۆی کۆبوو، چونکە هەبوونی کەوانە واتە ئەو هێمایە لێک درایە لەگەڵ ئەو هێمای. نێگەتیڤ و پۆزیتیڤ لە کاتی لێکدان دەبیتە نێگەتیڤ، دەبیتە کەم. ئێستا کەوانە گەورەکەی یەکەم ئەگەر ڕادەی لێک چوو هەبوو چاچیان دەکەم. 5 س کۆ 4 س دەبیتە 9 دانە س کۆ 5. ئەوی دیکە 5 س کەم 4 س دەبیتە 1 دانە س کەم 5. ئەوە شیتەڵەکەیە. پرسیاری 37 لێرە دوو ڕادە هەیە، هەردووچیان لە ناو کەوانەیە، کەواتە ئیشەکە تۆزێک زەحمەتتریشە، هەر لەبەرەوەی دوور و درێژ دەبی و ڕەنگە لە کاتی نووسینەوەی ڕادەکان خوێندکار هەڵەی بکە. بەڵام مەرجەکان هەمووی هەیە، کەواتە شیتەڵ دەکەم بەهۆی جیاوازی نێوان دوو جا. دوو کەوانەی گەورە ئەوها دەکرێتەوە، لە ناو کەوانە گەورەکانیش دەبی کەوانەی گچکە هەبی، یەکەم ڕادا لە ناو کەوانەیە هەمووی دەنووسرێتەوە لە دوو جێ. 3 س کۆ 4 ساد لێرە وە لێرەش بە کەوانەوە، لێرە کۆ لێرەش کەم، دیسان کەوانە چی دیکە گچکە. ڕادەی دووەم هەمان شتە دەبی هەمووی بنووسمەوە بە خۆی و بە کەوانەکەی 3 س کەم 4 ساد. ئەوجا ئێستا کەوانە گچکەکان هەوڵ دەدەم لابم، ئەگەر هێمای کۆ لە پێش کەوانە گچکەکان هەبوو هیچ کێشە نییە، تەنیا کەوانەکان لا دەبۆم و ژمارەکان و ڕادەکان دەنووسمەوە یەک لە دوای یەک بەبێ ئەوەی هیچ بکەم. لێرەش 3 پیتی س کۆ 4 ئەو پیتە کەم 3 پیتی س وە کەم جاران کەم دەبیتە یەکسان دەبی بە پۆزیتیڤ یان بە کۆ 4 پیتی ساد وە کەوانە گەورەکە دادەخرێ. ئێستا ئەگەر ڕادەی لێک چوو هەبوو چاچیان دەکەم، ئەگەر نەبوو ئەوە هیچ. 3 دانە پیتی س، 3 دانەی دیش پیتی س دەبیتە 6 دانە. 4 دانە کەم 4 دانە دەکا 0، هیچ نانووسم لێرە. دێمە لای ئێرە 3 دانە لە پیتی س کەم 3 دانە لە هەمان پیت 0، هیچ نەماوە. 4 دانە لە پیتی ساد لەگەڵ 4 دانەی دی دەبیتە 8 دانە لە پیتی ساد. ئێستا زۆر ئاسان بوو، دەتوانم کەوانەکان گچکەکەمەوە 6 س و 8 ساد ئەوهای لێ هات شیتەڵەکە. پرسیاری ژمارە 38 لێرە دیسان پێویستم بە کەوانەی گەورە و گچکە هەیە، چونکە یەک لە ڕادەکان بەخۆی لە ناو کەوانەیە. لە کاتی شیکار و شیتەڵ 4 پیتی س کەم 5 کەوانەکە هەموو دەنووسرێ، یەکەچیان لێرە یەکەچیان لێرە. 4 پیتی س کەم 5 و هێمای کۆ لێرە هێمای کەم لێرە 25 دەبیتە 5 لێرە 5 لێرە و پیتەکەش 1 دانەی لێرە 1 دانەشی لێرە. ئەوجا ئێستا
کەوانەکانی گچکەکان لا دەبم 4 پیتی س کەم 5 کۆ 5 پیتی س و 4 س کەم 5 کەم 5 پیتی س. ئێستا ئەگەر ڕادەی لێک چوو هەبوو چاچیان دەکەم 4 دانە پیتی س و 5 دانە 9 دانە وەکەم 5 لێرە 4 دانە پیتی س کەم 5 دەبیتە کەم 1 دانە پیتی س وەکەم 5ەکەش دەنووسرێتەوە. لەوەی باشتر نابی شیتەڵ ئەگەر بمەوێ ئەو کەوانانە دەکەمە کەوانەی گچکە، ئەگەر نا هەروەکو خۆی دەیهێڵمەوە هیچ کێشە نییە. گرنگ ئەوەیە ئەمن شیتەڵەکەم ڕاست بی. بێمە لای شیتەڵکردنی جیاوازی دووجا بۆ هەژمێرکردنی هەر جیاوازیەک بەکار بهێنە. لێرە تەنیا شیتەڵ بەس نییە، دەبی هەژمێرکردنیش بکەم بزانێن هەژمێرکردن مانای چییە. هەموو مەرجەکانی شیتەڵکردن هەیە، کەواتە دیسان لێرەش 2 کەوانەی ئەوها دەکرێنەوە و ڕادەی یەکەم 2 دانە 500م هەیە، یەکەچیان لێرە دەنووسم، یەکیشیان لێرە دەنووسم. لێرە کۆ، لێرە کەم 2 دانە 400م هەیە، یەکەچیان لێرەیە، ئەوی دیش لێرەیە. کەوانەی یەکەم 400 و 500 کە کۆ دەکرێنەوە دەبیتە 900. کەوانەی دووەم جیاوازی نێوان 400 و 500 سەدا، پاشان 900 لێک دەدەم لەگەڵ 100 چونکە نووسرایە هەژمێر بکە. 4 دانە سفرم بەدەست دێ و 9 جاران یەک هەر 9. لێرە ئەگەر بمەوێ ئەو ژمارە بخینمەوە، دابڕینی یەکەکان و دابڕینی هەزاران 90,000. بە هەمان شێوە پرسیاری چل ئەوها 2 کەوانە دەکرێتەوە. 2 دانە 857م هەیە، یەکی لێرە دەنووسم، یەکیش لێرە. کۆ لێرە، کەم لێرە. 2 دانە 143م هەیە، یەکەک لێرە بی، ئەوی دیش لێرە بی. کەوانەی یەکەم ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە، 7 و 3 10، 5 و 4 9 یەکیش 10، 8 و 1 9 یەکیش 10. کەوانەی دووەم 7 3 لێکم بیتەوە 4، 5 4 لێکم بیتەوە 1، 8 یەکی لێکم بیتەوە 7. ئەو جدووە ئەو دوو ژمارەی لێک دەدەم، زۆر ئاسانە. 714 تەنیا 3 سفڕی لە تەنیشتدا دەنێم. کەواتە 1 2 3 4 1 7 لە کاتی خینەوە دەبیتە 714,000. پرسیاری 41 321 319 و 319. کەوانەی یەکەم کۆکردنەوەیە، 1 و 9 10، 2 1 3 یەکیش 4، 3 و 3 6. کەوانەی دووەم لێ دەرکردنە، 11 9 لێ بڕوە 2 و لێرە 0 هیچ نامێنێتەوە، تەنیا 2 پێویست ناکە سفرەکان بنووسم. ئەوجا 2 جارانی 640 بکە، هەژمێرکردنەکە و ئەنجامەکە دەردەچی. ڕەنگە ئەمن پێویست نەکە هەموو ئەو پرسیارانە چاکەم، چونکە ئیدی ڕێسا و یاسایەکە هەمان شتە، تەنیاکردنەوەی 2 کەوانەیە و یەک لە کەوانەکان کۆیە، ئەوی دیکەمە و ژمارەکانیش وەکو خۆی دەنووسرێنەوە و ئەنجامەکەش بەدەستێ. یەکسەر دێمە لای ڕاهێنان و جێبەجێکردن. ڕادەی نادیار لە هەر شیتەڵێکدا بدۆزەوە. ئەو جۆرە پرسیارانە تۆزێک گرنگن، هەرچەندە زۆریش ئاسانن. بەڵام لێرە ئەمن بە پێچەوانە
دوو شیتەڵەکەم هەیە دەبی بگەڕێمەوە دۆخی جاران چییە؟ چونکە لێرە پیتی س هەیە واتە دۆخی جاران س توان دوو بووە. چونکە لێرە ژمارە سێ هەیە دەبی دۆخی جاران سێ جار سێ نۆیە کەواتە دەبی لێرە ژمارە نۆ هەبی تەواو تەنیا نۆیە و شیتەڵەکەش ئەو های لێ دەهات ئەگەر بەهات بە پرسیارەکە ئەو ها بە پێشتر. بە هەمان شێوە لێرە شیتەڵەکە هەیە تەمەشای ئێرە دەکەم 4 × 4 = 16 و پیتی سئیش توان دووە تەواو. لێرە بە پێچەوانەیە شیتەڵەکە هەیە دەبی ئەمن پرسیارەکەی بزانم چییە بەڵام تەنیا بە تەمەشاکردن دەزانم ئایا لێرە دەبی ئەمن چ بنووسم زۆر ئاسانە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 76 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەڵبژێ.